ڕازانەوەی ماڵەکان و درەختە سەوزەکان لە هەر کوێ بێت یادی جەژنی کریسمسە، یادی لە دایکبوونی پێغەمبەری کریسیانەکانە و هاتنی ساڵی نوێ. بەڵام ئەم بۆنە ئاینیە زیاتر وەک جەژنێکی کۆمەڵایەتی لێ هاتووە و لە زۆر جێگەی دنیا یادی دەکرێتەوە. بۆ ماوەیەک لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا ژیاوم. بۆنی کریسمس و دیاری کریسمس لەوێش بەڕێوە دەچێت، بۆتە پشوویەکی جیهانی، هۆکاری بە جیهانی بوونیشی من دەیگەڕێنمەوە بۆ پەیامەکەی مەسیح. لە زۆر شوێن لە ئەمریکا ڕازاندنەوەی درەختی کریسمس بووەتە نەریتێک. ڕازاندنەوەکەش سەرنجڕاکێش و خەیاڵبەرە، بە تایبەتی لە بێدەنگی شەودا. باوەڕدام لەبەرەوەی ڕۆژێکی لێبوردەیی و لێخۆشببوونی ساڵە، هەموو خێزانەکانیش کۆ دەبنەوە، دیاریەکانیان دەگۆڕنەوە و یەکتری دەبینن. لە زۆر جێگای فەرمی لە واشنتن درەختی کریسمس دانراوە. شەوانی بەردەم کۆشکی سپی یان بەردەم کۆنگرێسی ئەمریکا لە واشنتن. ئیدی درەختی کریسمس لە هەموو شوێنێکە و جوانیەکی سەرنجڕاکێشی بەو ناوە بەخشیوە. کاتێک کریسمس دێت پێکەوە ئاهەنگ دەگێڕین، بەڵام هەموو یەک شەمانێک بوو مەسیح کوو دەبینەوە. ئێمە دەزانین مەسیح ئێمەی پاراست و ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونیەتی. لە ئەمریکا دیمەنی شەوانەی بەرماڵەکان و ڕازاندنەوەی سەرنجڕاکێشە، بەشێکی حەز و ئارەزووە، بەشێکی بۆ خۆشەویستی پێغەمبەرەکەیانە. بۆنەیەکە کە هەمووان وەک خێزان کۆ دەبینەوە و ماڵەکە دەڕازێنینەوە و یارمەتیم دەدەن. خۆشەکەی ئەوەیە کە کریسمسمان هەیە، لەگەڵ مناڵانی منداڵەکانم کۆ دەبینەوە و هەموو بۆنەکەش لە دایکبوونی مەسیحە. لەم کڵێسایی شاری هارسنبەرگی ویلایەتی ڤێرجینیا وتنەوەی سرودە باوەکان بۆ زۆرێکیان بۆنەیەکی ڕۆحی و کەوتنە نێو خەیاڵێکەوەیە کە باوەڕیان پێێتی. تەنها خوددا بدۆزەرەوە هەندێک جار زۆر زەحمەتە، بەڵام کە خوددا دۆزیەوە کارێکی مەزن. لە ئەمریکا زۆرێک لە بۆنەکان دەبنە کارداریەکی پرداهات. جەژنی لە دایکبوونی پێغەمبەر عیسا و هاتنی ساڵی نوێ بازارەکانی گەرم کردووە، چونکە دیاریکردن و هێنانەدی خواستی یەکتری یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەم جەژنە. من هاتووم بۆ کلێسا لەبەرەوەی شوێنکەوتی مەسیحم. وەک لە کتێبی پیرۆزدا هاتووە، خەڵکی تر پشتگوێ مەخە، دەبێ هەمووان پشتیوانی یەکتر بین. جژنی هەموو لە یەک پیرۆز بێت. من لە کڵێسەم لە بەڕۆژی لە دایکبوونی مەسیح کە بۆ هەمووان ماندوو بوو، هەمووشمانی خۆشویستووە. ڕەنگە هیچ شتێک بە هێندی ئەوە خۆش نەبێت یادکردنەوە و ئاهەنگگێڕان لە شوێنێک هەست بە ئارامی بکەیت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنتن.